ئەو قەیران و شەڕەی رووسیا سەپاندوێتی بەسەر ئۆکرانیادا بە یەکێک لە ئاماژەکاندا دەنرێت بۆ هەوڵی تێکدانی هاوسەنگیەکانی هێز لە جیهانی ئەمڕۆماندا، بە تایبەتیش وەک سەرۆکی ئەمریکا بە هێرشێک بۆ سەر ئاشتی و سەقامگیری جیهان ناودێری دەکات. پوتین دەستدرێژکەر دەبێت پوتین باجەکەی بدات، ناتوانێت ڕێگەی شەڕ بگرێتە بەر و هەموو بنەماکان بخاتە مەترسیەوە. سەرۆکی رووسیا هەموو بنەماکانی ئاشتی و سەخەمگیری نێونەتەوەی خستۆتە بەر هەڕەشە و مەترسیەوە و ئەو جادێت و داوای کۆمەکی دارایی دەکات لە کۆمەڵگەی نێونەتەوەی. ئەمریکا و جیهانی ڕۆژاواش بەردەوامن لە گرتنەبەری ڕێوشێنی تند بەرامبەر مۆسکۆ بە ئامانجی تێکشکاندنی ئابووری رووسیا و کەمکردنەوەی تواناییە داراییەکانی بۆ شەڕ تەرخانی کردوون. هەنگاوی زیاتر دەنێن بۆ قەدەغەکردنی هاوردەکردنی ئەو کاڵایانەی پەیوەندیان بە ئابووری رووسیاوە هەیە، لەوانە خواردنی دەریایی، ڤۆدکا، ئەڵماس بەردەوام دەبین لە گوشینی پوتین. وڵاتانی کۆمەڵی حەوت توانایی رووسیا ڕادەگرن لەوەی لە نێوەندە فرەنەتەوەیەکانەوە قەرز وەربگرێت، وەک سندوقی نێونەتەوەی دراو و بانکی جیهانی. لەگەڵ ئەو سزایانەشدا ئەمریکا و ئەوروپاش لەوەتای ئەم قەیرانە لە ئۆکرانیادا بەهۆی هێرشەکانی رووسیاوە دەستی پێکردووە بە ئاشکرایی هەموو پشتیوانیەکی ئۆکرانیا و گەلی ئۆکرانیاش دەکەن. ئێمە دەمانەوێت دڵنیابین لەوەی ئۆکراینیا چەکی هەبێت بۆ داکۆکی لە خۆکردن دژی داگیرکاریەکانی لەشکری رووسیا، دارایی و خواردن و کۆمەکی تریش دەنێرین بۆ ڕزگارکردنی گەلی ئۆکراینیا. پەنابەرانی ئۆکراینیاش وەردەگرین و پێویستە بە ئامێزێکی کراوەوە پێشوازیان لێ بکەین ئەگەر ویستیان. بێ لەمانە لیستی سزادراوەکانی رووسیاش فراوانتر دەکرێن، ئەو تاکە کەسانەش دەگرێتەوە کە لە ڕێی ناڕەوا و نایاساییەوە دەبنە سەرچاوەی داهات بۆ حکوومەتی رووسیا. وڵاتانی کۆمەڵی حەوت فشارەکان زیاتر دەکەن بۆ سەر ملیاردەرە گەندەڵەکانی رووسیا. ناوی نوێمان زێدە کردووەتە سەر لیستی ئەو کەمینە فەرمانڕەوایەی رووسیا. هەروەها هاریکاریەکانی و ناو وڵاتانی کۆمەڵی حەوت زیاتر دەکەین بە مەبەستی بە ئامانجگرتنی دەستکەوتە نایاسایی و ناڕەوەکانیان. هەر لەگەڵ دەرکەوتنی زانیاریەکان لەسەر ئەگەر و نەگەری هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا، چەندان پێشنیاز بۆ چارەسەری سیاسیانە و ئاشتیانە دراوەتە کرملن، بەڵام سەرۆکی رووسیا ڕەتی کردوونەتەوە. پێم وایە گرنگە لە بیرمان بێت لە کاتی ئەم قەیرانەدا کە لەلایەن پوتین و رووسیاوە هێنراونەتە ئاراوە، هەوڵێکی زۆرمان داوە تا چوارچێوەیەک کە بشێت بۆ کارکردن بخەینە بەردەست پوتین، چونکە هەر بەتەنها خۆی بڕیاردەرە لەوەی ئەو پێشنیازانە وەردەگرێت یان نا. هەموو کاتێکیش دەرفەت هەبووە، بەڵام هەموو جارێک بە خێرایی بەردەوام دەبوو لەو ڕێگە ترسناکەی گرتوێتێ بەر. دیمەنەکانی شەڕی سەپێنراوی مۆسکۆ بەسەر ئۆکرانیادا و هەڵکشانی ئاستی پشێوی و ناجێگیریەکانیش لەو ناوچەیەدا وەهایان کردووە ئەوروپاش ئاگاهی زیاتر بدات بە رووسیا. La Russie, malgré ce qu'elle dit, malgré le président Poutine qui déclare ئەگەر رووسیا وێڕای ئەوەی کە چی دەڵێت یان ئەوەی سەرۆک پوتین چی دەڵێت بە هاوشانەکانی سەبارەت بە پەرەسەندنەکان یان بەرەو پێشچوونەکان کە لەگەڵ ڕاوێژکاری ئەڵمانی باسی دەکەین، ئەگەر بردومانەکان چڕ بکرێنەوە، کێف گەمارۆ بدرێت و ئاستی شەڕ بەرز بکاتەوە، ئەوە دەزانین سزایتری قورسی بەسەردا دەسەپێنین. ئەو پەیامەی دەمەوێت پێتانی بڵێم لەم ڕەوشەدا هەموو بژاردەکان ئامادەن و هیچ شتێکیش قەدەغە نییە. هەموو رێوشوێنێک دەگرینە بەر کە بزانین کاریگەری و بەسوودە بۆ ڕاگرتنی رووسیا لەم دەست درێژیانە. رووسیا وەک دەڵێ ئەو سزا و ئاگاهیدانانە چەندێک قورس بن، بەڵام هیچ شتێک لە بڕیار و هەڵوێستەکانی کرملن ناگۆڕێت. هەمیشە فشاری سزاکان هەبوون. بێگومان ئێستا سروشتێکی ئاڵۆزیان هەیە و هەندێک پرسیار و کێشە و سەختی دیاریکراویشان هێناوتە ئاراوە، بەڵام بەسەر سزاکاندا زاڵ دەبین وەک چون ساڵانی پێشوش بەسەریاندا زاڵ بووین. شەڕەکان لە ئۆکرانیا قورس و خوێناوین. دووهەمین گەورەترین و بەهێزترین لەشکری جیهان هێرشی کردووەتە سەر وڵاتێک کە هێز و توانایی لەشکرەکەی لە ڕیزبەندی 22هەمی لەشکرەکانی جیهاندایە. مۆسکۆ وای دانابوو لە ماوەی 1-2 ڕۆژدا بە تەواوەتی دەست بگرێ بەسەر ئۆکرانیادا، بەڵام تا ئێستاش شەڕ بەردەوامە لە چەندان بەرەی ناو ئۆکرانیاوە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. چارەسەری ئەم قەیرانە لە ئۆکرانیا چۆن دەکرێت دەکەینە تەوەری چاوی ئەم هەفتەیەی واشنگتن و دکتۆر
ئەرێک شڕیڤ پسپۆڕی کاروباری نێونەتەوەیی لە زانکۆی جۆرج مەیسن لە ڕێیسکایپەوە لەگەڵمانە. دکتۆر ئەرێک سوپاس بۆ ئامادە بوونت. پرسیاری یەکەمیشم بە دۆسەی سزاکان دەست پێ دەکەم. وەک گوێمان لێبوو بینیشمان ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا دەڵێ سزاکان کاریگەریەکی ئەوتۆیان نابێ. ئەمە لە کاتێکدا ئەمریکا جیهانی ڕۆژاوا جەخت دەکەنەوە لەوەی ئەو سزایانە تا ئێستا کە سەپێنراون زۆر قورسن و لە هەردوو مەودای کورتخایەن و درێژخایەنیشدا کاریگەریان دەبێ. ئەمێ بزانم پوتین پشت بە چی دەڵێت نا کاریگەریان نابێت. Thank you so much, first of all, for inviting me. سەرەتا زۆر سوپاست دەکەم بۆ بانگێشتنەکەت و خۆشحاڵم سوپاس بۆ ئەو دەرفەتە. بەڵێ پوتین وەک سەرۆکی رووسیا و هەروە حکومەتەکەشی خۆیان ئامادە کردبوو بۆ ئەم شیانی سزایانە و ماوەیەکی شەخوان ئامادە کردو و چەند ساڵێک دەبێت ئامادە بوون و چاوەڕوانی ئەم سزایانەشیان دەکرد. 7 بۆ 8 ساڵە بەرنامەیان هەبووە ڕێک لە ساڵی 2014ەوە بۆ هەڵگرتن و کۆکردنەوەی یەدەشی زۆری ئاڵتون و دۆلار و ئیرۆ و سەرچاوەی تریش کە بە بڕوای پوتین و حکومەتەکەشی خۆ ئامادەکردن بووە بۆ ئەم شەڕەی ئێستایان کە بە کردەی لەشکری ناودێری دەکەن لە کاتێکدا و ئەمەی ڕوودەدات جەنگە نەک کردەی لەشکری هەرچۆنێک بێت ئەم جۆر و شێواز و قەبارەی سزایانی ئێستا شتێکی بێپێشینن. شیکەرە و جیهانیەکان و ڕاوێژکارانی ئابووری و گەورە توێژەرەکانیش هەرگیز پێشبینیان نەدەکرد سزاکان بەم شێوەی ئێستا گەورە و فراوان بن. جا ئەمە بە بڕوای من شتێکە رووسیا ئامادە نەبووە بۆی تا ڕوبەڕووی ئەم جۆرە سزایانە ببێتەوە لە هەموو ڕۆیکی دارایی و ئابووری سیاسیشەوە کە سزاکان هەموو ئەو ڕەهەندانیان لە خۆ گرتووە. بەتایبەتیش ئەو کەمینەی بریتین لە دەوڵەمەندترین کەسەکان لە رووسیادا. ئەمانە ڕاستەوخۆ و دەست بەجێش کاریگەری سزاکانیان لەسەر دەرکەوتووە. باشە دکتۆر بەڕای جەنابە ئەم شەڕی کە ئێستا رووسیا سەپاندوێتی بەسەر ئۆکرانیادا ئەکرێەوە وا سەیری بکەین کە دووبارە بوونەوەی هەمان ئەزمموی شەڕی رووسایە لە ئەفغانستان یا بەڕاستتر بڵێم شەڕی یەکێتی سۆڤێتی پێشوو لە ئەفغانستاندا. This is a very powerful question. ئەمە پرسیارێکی زۆر بەهێزە. لە بیرما و کاتە من زۆر گەنج بووم و لە یەکێتی سۆڤێتی پێشوو دەژیام کاتێک هێرشکرایە سەر ئەفغانستان و سۆڤێت داگیری کرد. زانیاری لەسەر ئەو هێرشە یان داگیرکردنا زۆر دەگمەن بوو. خەڵک نەیدەزانی چی ڕوودەدات و تەنانەت بۆ چەند مانگێکیش ئاگادار نەبوون لەوەی کە شەڕیش هەیە. ئەمە یەکێکە لە جیاوازیەکان. خەڵکی رووسیا ئێستا دەزانن چی لە ئۆکرانیا ڕوودەدات. هاوشێوەی ئەم شەڕی ئۆکرانیا و شەڕی ئەفغانستان کە لە مانگی 12 ساڵی 1970دا دەستی پێکرد حکومەتەکان ئەو کات و ئێستاش دەتوانن بڵێم تەواوی سەرچاوەکانی زانیاریان لەدەستدا بووە و یان کۆنتڕۆل کردووە. بە هەمان شێوەی پێشوو ئەمڕۆژ زانیاری هەڵە و چاواشەکارانە و درۆ بە خەڵکی رووسیا دەدرێت. جیاوازیەکەش ئەوەیە کە ئەفغانستان وڵاتێک بوو زۆر دوور بوو لە مۆسکۆی پایتەختی سۆڤێتەوە. ڕاستە هاوسنووری سۆڤێتی ئەوسا بووە بەڵام لە مۆسکۆوە زۆر دوور بوو. زۆربەی خەڵکی سۆڤێت زانیاریی ئەو تویان لەسەر ئەفغانستان نەبوو. بەڵام ئۆکرانیا جیاوازە بێلەوەی دراوسێ رووسایە زۆرێک لە هاوڵاتیانی رووسیا دراوسەیەک یان خزمێک یان هاوڕێیەکی هەیە لە ئۆکرانیا. بە هەمان شێوە بۆ ئۆکرانیاش ڕاستە ئەمە ژیانی نزیکی دانیشتوانی ئەم دوو وڵاتە لە یەکتری. هەر بۆیە ئەمە بە جیاوازیشی گەورە دەبینم لە نێوان ئەفغانستان و ئۆکرانیادا وەک دوو وڵاتی دراوسێ رووسیا. ئەتوانین بڵێن ئێستا ئۆکرانیان لە ڕۆژێکی قورسدایە بە تایبەتی ئەو مەرجانەی کە رووسیا ئاماژەی پێدەکەن تا شەڕەکە بوەستێت. ئەمێ بزانم ڤلادیمیر پوتین چ جۆرە استراتیژێتێکی هەیە نەکەر بۆ ئێستا بۆ ئایندەیەکی درێژخایەن بێ یا کورتخایەنیش بێ. As far as I think, and I've studying behavior of political leaders for many years. هێندەی ئەوەی من بیرم بۆی دەچێت و دەشزانیت کە چەندان ساڵە توێژینەوە لە سەرەفتارەکانی ڕێبەرانی سیاسی دەکەم. استراتیژەتی پوتین استراتیژەتێکی کەسێتیە. بەڕاستی ئەو جۆرە کەسێکە لە ڕابردوودا دەژی. بۆ پوتین ئەم شەڕە بریتیە لە دووهەم شەڕی جیهانی و بۆ خۆی لەمڕۆدا دروستی کردوتەوە. خواستی پوتین ئەوە بوو بە 2 یان 3 ڕۆژ کیفی پایتەختی ئۆکرانیا بگرێت و بە خێرایی ئۆکرانیا داگیر بکات تا حکومەتێکی کارتۆنی پێک بهێنێت و ئەو جار سەرکەوتن ڕابگەێنێت و بگەڕێتەوە بۆ رووسیا و لە مۆسکۆ نمایشێکی سەربازی بۆ ڕێک بخرێت. ئەمە زیادە ڕۆیی نییە کە دێڵێم جا بەڕاستی ئەوە تا دەیبینن ئەم شەڕە دژی گەری ئۆکرانیا وەچەرخاوە بۆ شەڕی خەڵک. ئەمە شەڕی پوتین نییە دژی ناسیۆنالیزم یان دژی فاشیستەکان بێت وەک سەرۆکی رووسیا باسی دەکات. نا ئەمە شەڕی حکومەتەکەی پوتینە دژی گەری ئۆکرانیا و بێگومان ئەمەش هەڵە گەورەکەی ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسایە.
And that's what's his biggest mistake. بەڵام هەندێک شیکەرەوە هەن دکتۆرەرەکە ینی ئاماژە بەوە دەکەن دەڵێن ئامانجەکانی یا استراتیژیەتی پوتن لە دەرەوەی سنوورەکانی ئۆکرانیاشایە ینی هەر ئەوە نییە تەنها مەسلەی ئاسایشی وهای کردبێت کە پوتن ئەم هێرشە بکوە ئەم شەڕە لە ئۆکرانیادا دروست بکە. I really doubt. بەڕاستی و ڕاشکاوی گومانم هەیە کە بگوترێت ئامانجی فراوانخوازی یان پاوەنخوازی ڤلادیمیر پوتین هیچ وڵاتێکی دیکەی تیادا بێت لە ناوەڕاست یان لە ڕۆژهەڵاتی ئەوروپادا لەوانەیە وڵاتی بیلاڕوس ئامانجی داهاتوو بێت ئەلبەت بە شێوازێکی تر و دەشێت جا بە ناچاری بێت یان بە ڕێگەیەکی ئاشتیانە یەکگرتنەوە لەگەڵ بیلاڕوسدا یەکلایی بکاتەوە بەڵێ نیگەرانی و ترس هەن سەبارەت بە وڵاتانی مۆلدۆڤا وڵاتێکی بچووکە بەڵام وڵاتێکی خاوەنشکۆیەکی گەورەیە و دەشکەوێتە باشووری ڕۆژاوای ئۆکرانیاوە بەڵام بەڕاستی بە گومانم لەوەی پوتین پلانی هەبێت بۆ هێرشکردن و داگیرکردنی کۆمارەکانی باڵتیک یان پۆڵەندا یان سلۆڤاکیا خۆ ئەگەر شتێکی ئاوەها بکات ئەوە ڕوبەڕووی وەڵامێکی زۆر قورس دەبێتەوە و ژەنەراڵەکانیش لێرە تێگەیشتون لەوەی دەترسێت و هەر بەردەوام هەڕەشە بە دوای هەڕەشەدا دەیکات و ناتوانێت هەنگاوێکی ئەوتۆ بە ئاڕاستەی ئەو سنوورانەدا بنێت هەر بۆیە دەڵێم ئامانجە گەورەکەی پوتین لە ئێستادا ئۆکرانیایە و لەوانەشە بیلاڕوسیش بەشێک بێت لەو ئامانجەی. میدیا دۆست و هاوپەیمانەکانی حکوومەتی رووسیا وەها ئاماژە بە ڕووداوەکان دەکەن کە پوتن لە رووسیا خاوەنی بڕیار و دەسەڵاتی یەکەمیشە بۆ گۆڕینی ئاڕاستەکانی شەڕ و تەنانەت هێزەکانی هاوپەیمانەتی ناتۆژ ناتوانن ئەو باڵادەستیان هەبێت. ئێمە زۆر بەڕوونی دڵنیاین لەوەی هاوپەیمانێتی ناتۆ ئیستا بەهێزترە و رووسیا لاوەسترە بەهۆی کردەوەکانی پوتینەوە ئەمە بۆ ئێمە زۆر ڕوونە. هاوپەیمانەتی ناتۆ و سەرکردایەتیەکەیشی بە وردی چاودێری ڕەوشی ئۆکرانیا دەکەن و نەک هەر لە ڕووی لەشکریەوە بەڵکو لە ڕەهەندە مرۆڤایەتیەکانیشەوە. راپۆرتی زۆر متمانە پێکراوهان کە تەقە لە خەڵکی سڤیل دەکرێت لە کاتێکدا ناوچەکانیان چۆڵ دەکەن. بامانجکردنی خەڵکی سڤیل تاوانی جەنگەوە بە هیچ شێوەیەک جێی قوبوڵکردن نییە. 2 ملیۆن کەس لە ئۆکرانیا ڕایان کردووە ئەمە قەیرانێکی پەنابەرانە و هەروادێ گەورەتر دەبێت و یەکەم جاریشە لەوەتەی دووهەم شەڕی جیهانیەوە ئەم قەیرانە ئاوەها گەورە ببێت. یەکێک لەو مەترسی و نیگەرانیانەی تری لە ئێستادا هاتوونەتە ئاراوە ئەگەری بەکارهێنانی چەکی کیمیاییە لەلایەن رووسیاوە لە ئۆکرانیادا ئەمریکا بە دووری نازانێ ئەو ئەگەرە ببێتە بەشێک لە تاکتیکەکانی رووسیا. نیگەرانیەکی زۆرمان هەیە سەبارەت بەوەی رووسیا دەشێت پلانی هەبێت چەکی کیمیایی یا بایۆلۆژی بەکاربێنێت لە دژیگەلی ئۆکرانیا پێش دەچێت مەبەستەکە ڕوون بێت و جێی نیگەرانیەکی قوڵە. ئێمە لەو بڕوایەداین دەشێت رووسیا چەکی کیمیایی یا بایۆلۆژی بەکاربێنێت وەک بەشێک لە ڕووداوی چاواشەکار بۆ کوشتنی پلان بۆ داڕێژراوە و تاکتیک بۆ پشتیوانی لە کردە لەشکریەکانی. مۆسکۆ نکوڕی لەو جۆرە ئەگەرە دەکا کە چەکی بایۆلۆژی یان کیمیایی لەو شەڕێدا بەکاربێنێ بەڵام گەورە کاربەدەستانی ئەمریکا جەخت دەکەنەوە لەوەی پاشخانی رووسیا پڕە لەو جۆرە ڕووداوانە. ئەوە رووسایە کە دەمێکە بەرنامەی چەکی بایۆلۆژی هەیە و پێشێلکردنی یاسای نێونەتەوەیە. ئەوە رووسایە کە مێشوویەکی نووسرایی بۆ بەکارهێنانی چەکی کیمیایی هەیە. ئەوە رووسایە لەم ڕەوشەدا دەستدرێژی کەرە. ئەوە رووسیا بوو کە ئەلێکسی ناڤالنی و سێرگێ و یۆلیای ژەهر خوارد کرد. ئەوە رووسایە بەردەوام پشتیوانی لە ڕژێمەکەی ئەسەد دەکات و بووە قەڵغانێک بۆی تا بەرپرسیار نەکرێت کاتێک UN ویستی بەرپرسیاری بکات و ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیاییش پشڕاستی کردوتەوە لە چەند ساڵی ڕابردوودا ئەسەد چەکی کیمیایی بەکارهێناوە. هەر چۆنێک بێ گەورە کاربەدەستانی ئەمریکا نایانەوێ هەر هیچ نەبێت لە ئێستادا وردەکاری ئەم دۆسەیە ئاشکرا بکەن. قسە لەسەر زانیاریەکان ناکەم بەڵام رووسیا باجێکی زۆر قورس دەدات ئەگەر چەکی کیمیایی بەکار بهێنێ. دکتۆرەرەک نەکەر ئەمریکا بە تەنیا زۆرێک لە وڵاتانی ڕۆژاوان نیگەرانیان هەیە لەوەی کە رووسیا چەکی کیمیایی یان بایۆلۆژی بەکاربێنێ لەم شەڕەدا. رووسیا ئەتوانێت شتێکی لەو بابەتە بکایە لەم کاتەدا ئەو هەموو قەیرانە ڕووی لە مۆسکۆ کردووە رووسیا هەنگاوێکی لەو شێوەیە دەنێ بەڕای تۆ.
I did not believe this several days ago. تا چەند ڕۆژێکیش لەمەوبەر بڕوام بەوە نەدەکرد بەڵام ئێستا کاتێک دەبینین ئەم هەڵمەتە لەشکری رووسیا بەو شێوەیە نییە کە مۆسکۆ دەیخواست ئەو هەموو زیانە قورسەی لە لەشکری رووسیا کەوتووە لە وڵاتی ئوکرانیادا و ڕۆژانەش زیانی زیاتر و زیاتری لێدەکەوێت و هەروەهاش لە ڕووی دۆسیەی خەرجیە زۆرەکانی ئەم شەڕەوە لەسەر مۆسکۆ ئەوە ترسێک لەلام دروست بووە کە ڤلادیمیر پوتین پەنا بەرێتە بەر ڕێوشوێنی نەخوازراوی وەک ئەوەی ئاماژەی پێدەکرێت و بە دیاریکراویش پەنا باتە بەر بەکارهێنانی چەکی کیمیایی بەڵام بە گومانم لەوەی چەکی بایۆلۆژی بەکار بهێنێت چونکە بەڕاستی کۆنتڕۆڵکردنی ئەو جۆرە چەکە زۆر قورسە وەلێ مەخابن بەکارهێنانی چەکی کیمیایی ئەگەری هەیە و هەروەها لەوانەشە چەکی ناوەکیش بەکار بهێنێت چونکە بۆ سەرۆکێکی وەکو پوتین کە بێهیوایە و لە پەراوێز نراوە و لە وڵاتێکیشدا بەبێ ئەوەی پەرلەمانێکە بێت بۆ چاودێری و میدیایەکی ئەو تۆش نەبێت ئەوە بە دوور نازانرێت هەنگاوی تۆقێنەرانە بنێت مەخابن هەڕەشە و مەترسی ئەگەری بەکارهێنانی چەکی کیمیایی لەم شەڕەدا تا ئەندازەیەک بۆتە ڕاستی. دکتۆر بۆ خۆ دەزانین هێزەکانی ناتۆ هەتا ئێستا ڕاستەوخۆ بەشداریان لەم قەیرانەدا نەکردووە ئەگەر رووسیا هەنگاوێکی لەو شێوەیە بنێ چەکی بایۆلۆژی یا چەکی کیمیایی بەکار بێنێ پێ وایە ئیتر ناتۆ ناچارە بێ بەوەی کە ڕاستەوخۆ بچێتە ئەم شەڕەوە. In fact, today, لە ڕاستیدا ئێستا ئەمە ڕای نەوازشکارانەی خۆمە ئێمە ئێستا لە شەڕداین لەگەڵ رووسیادا کە دەڵێم ئێمە بەبەستم لە وڵاتانی ئەندامی ناتۆیە بە وڵاتانی ئەوروپا و هەروەها ئەمریکاشەوە ڕاستە بەشدارێکە ڕاستەوخۆنێ لەم شەڕەدا بەڵام شەڕی لە بریە هەر بۆی ئێمەش ئێستا لەم شەڕەداین من ناتوانم مێشکی سەرکردە لەشکریەکان بخوێنمەوە بەس بەبێ هیچ گومانێک هەر بەرزبوونەوەیکی ئاستی ئەم شەڕە دەشێت ببێتە هۆکارێکی پاڵنەر بۆ بڕیاردەران لە برۆکسل و لە واشنگتنیش تا هەنگاوی گەورەی قورس و یەک لای کەرەوە بنێن هەروەها بەپێی ڕاوەرگرتنە گشتیەکانیش لە ناو ئەمریکادا هەردوو لایەنە سیاسی سەرەکیەکەش دیموکراتەکان و کۆماریەکانیش هەروادێ و زیاتر پشتیوانی دەکەن لە گرتنەبەری هەنگاوی یەک لای کەرەوەی لەشکریانە جا ئەمە ئێستا بۆتە ڕاستیەک و هەر بە سیرکردنیشی ڕاوەرگرتنە گشتیەکان ئاماژەی ڕوون و ئاشکرا دەبینیت کە زۆربەی هاوڵاتیانی ئەمریکایی پشتیوانی دەکەن لە هەبوونی ڕۆڵێکی زیاتری ئەمریکا لەم شەڕەدا. ئێمە لە میدیاکانەوە بە تایبەتی ینی زۆرێک لە چالاکوانان دەبینین کە گلەی و گازەندە هەم لە وڵاتانی ڕۆژاواوە هەم لە هێزەکانی ناتۆش دەکەن لەبەرەوەی هەتا ئێستا وەکو دەڵێ هەنگاوێکی ڕاستەوخۆیان نەناوە بۆ بەشداری لەم شەڕەدا یاخود بۆ پاراستنی گەلی ئۆکرانیا. بەڕای تۆ دکتۆر ئەرێک ناتۆ دەتوانێت چ شتێکی زیاتر بکا لەوەی کە هەتا ئێستا کردوێتی؟ I think it is time for NATO countries, for all of us, to reconsider. پێم وایە ئێستا کاتی ئەوەیە وڵاتانی ئەندامانی ناتۆ و هەموو وڵاتانی دیکەش پێداچوونەوە و هەسەنگاندنێک بکەنەوە نەکار بۆ ڕۆڵی ناتۆ لە کاروباری نێونەتەوەیەکاندا بەڵکو و هەسەنگاندنیش بکرێت بۆ کاروباری نێونەتەوەی خۆشان. بینیمان هاوپەیمانەتی نێونەتەوەی هاوکاتی شەڕی کەندا و بەڕەنگاری سەدام حوسێن بووە جا ئیتر کاتێتی پیاداچوونەوەیەک بکرێت و بەرنامەی بۆ دابنرێت سەبارەت بۆی دەتوانین چی بکەین بەرامبەر دیکتاتۆریکی وەک پوتین لە مۆسکۆ یان ئەوانی تریش لە شوێنەکانی دیکە زۆر ناخۆشە کە دەڵێن بەداخەوە هەر شەڕ پێکەوە کۆمان دەکاتەوە. خوێنکارەکانم لە زانکۆ لێم دەپرسن پرۆفیسۆر بۆچی لە ئێستادا هەموو سەرنج دەدەینە شەڕ ئایا ناکرێت سەرنج بدەینە سەر بابەتی دیکە وەک کوردستان، عێراق، ئەفغانستان، فەڵەستین یان ئەفریقای باشوور، کۆنگۆ و زۆر شوێنی دیکەش لەم جیهانەدا؟ منیش دەڵێم بەڵێ پێویستە سەرنجیان بدرێتێ لەم کاتەدا و پێویستمانە پیاداچوونەوە و هەسەنگاندنی نوێ بکەین و دابنیشین و تا هەر هیچ نەبێت هەوڵێک بدەین ئەم جیهانە بکەینە شوێنێکی باشتر بۆ هەموو. باشە ئەگەر بێت و ئێمە وەکو جەنابەت دەڵێ ینی سەرنج بدرێتە ئەو شوێنانە لەسەر چ بنچینەیەک یعنی ئەمە پرسیارەکەی لێرەدا. بەڵێ لەسەر بنچینەی مەینەتیەکانی مرۆڤ خۆ دەزانیت هەمیشە وەڵامدانەوەی نێونەتەوەی بۆ تووڕێی و ناڕەزاییەکان هەمیشە بە بژاردەیەکی دەستنیشان کراو بووە
پێویستە و دەشتوانین بڵین بۆچی هیچ وەڵامێکمان بۆ ئەم قەیرانە یان ئەو قەیرانە نییە، یان بپرسین بۆچی ئەو قەیرانە وەڵامی هەیە بەڵام بۆ ئەمەی تریان هیچ وەڵامێک نییە. جا دەبینیت وەڵامەکانمان هەمیشە دیاریکراون، هەر بۆیە دەڵێم پێویستمان بە داڕشتنی استراتیژیەتی هاوبەش هەیە سەبارەت بە چۆنێتی یارمەتیدان، سەبارەت بە چۆنێتی پارێزگاریکردن، چۆنێتی خۆدروخستنەوە لە شەڕ. جا ئەمە لەوانەیە زۆر ساویلکانە بنوێنێت، بەڵام بمانەوێت و نەمانەوێت ئەمە مێژووی مرۆڤایەتیە. هەمیشە لە شەڕەوە چوین بۆ ئاشتی و دانوستاندن، هەموو جارێک شەڕەکان تاو دەبن و ئەو جا دانوستاندن دەست پێ دەکەن. جا بۆچی لە ئێستا بەدواوە دەست پێ نەکەین؟ جا ئەمە یەکێکە لەو پرسانەی کە دەبێتە تەوەری ئەم بەرنامەی ئەم هەفتەیەمان لەگەڵ هەروە دێ و درێژە کێشانی ئەو قەیرانەی رووسیا لە ئۆکرانیادا، بەڵام وەک مۆسکۆ دەڵێ دانوستاندن بەردەوامە. هاوتەریب لەگەڵکردە تایبەتە لە شکرەکانماندا دانوستاندنیش لەگەڵایەنی ئۆکرانیادا کراوە تا چەند بکرێت بە زوویی ئەم خوێنڕشتنەوە بە ڕەنگاریە بێمانایی هێزە چەکدارەکەی ئۆکرانیا کۆتایی پێبێت. ئەو دانوستانانەی مۆسکۆ باسییان دەکا هاوکاتە لەگەڵ ئەو ڕفاندن و دەستگیرکردانەی لەشکری رووسیا لە ناو ئۆکرانیادا دەیان کات. Звертаємось до усіх лідерів світу, які говорять з Москвою. داوا لە هەموو ڕێبەرانی وڵاتانی جیهان دەکەین تا قسە لەگەڵ مۆسکۆ بکەن. داوا لە فەڕەنسا و ئەڵمانیا و ئیسرائیل و وڵاتانی تریش دەکەین. بە تەلەفۆن قسەم لەگەڵ ئۆلاف شۆڵز ڕاوێژکاری ئەڵمانیا و ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسادا کردووە. قسەش لەگەڵ هەموو ئەوانەدا دەکەم کە پێویستن تا خەڵکە جیراوەکانمان ئازاد بکرێن. هەردوو وەزیری دەرەوەی ئۆکرانیا و رووسیا لە تورکیا کۆبوونەوە. هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ ئاماژەیان بەوە دەکرد کۆبوونەوەکە لە کەشێکی ئارامدا بەڕێوە نەچووە، بەڵام کاربەدەستانی تورکیا دەڵێن نا وان نییە. Tabii bu görüşme kolay bir ortamda gerçekleşmedi. Yani bir taraftan savaş devam ediyor. کۆبوونەوەیکی ئاسان نەبوو، شەڕ و ئاگربارانیش هاوکاتی کۆبوونەوەکە بەردەوام بوون. جا ئەو کۆبوونەوەی لە ئاوەها ڕۆژێکدا کراوە، بەڵام وێ ڕای سەختیەکان دەتوانم بڵێم لە کەشێکی سڤیلدا کرا. پێگومان هەر لایەکیان بە شێوەیەکی سڤیلانە داخۆکی لە دید و بۆچوونەکانی خۆی دەکرد و هیچ پشێوەیەکیش لە کۆبوونەوەکەدا ڕووی نەدا و هیچ لایەنێکیش دەنگیان بەرز نەکردوێتەوە بەسەر یەکدیدا. هەر لە تورکیا رووسیا بۆ پامنێرانی پشتڕاست کردەوە کە مۆسکۆ بێت لە ئۆکرانیا هیچ ئامانجێکی تری نییە لەو شەڕەی هەڵی گیرساندووە. لێ پەیوەندی بەم پرسیارەوە سەبارەت بەوەی ئایا ئێمە بەرنامەی هێرشکردنە سەر وڵاتانی ترمان هەیە؟ نەخێر، هیچ بەرنامەیەکمان نییە تا هێرش بکەینە سەر وڵاتێکی تر. ئێمە هێرشیشمان نەکردوتە سەر ئۆکراینیا. لە زۆر بۆنەدا باسمان کردووە کە ڕەوشێک هەبوو و هەڕەشە و مەترسین ڕاستەوخۆی خستۆتە سەر ئاسایشی رووسیا. هەوڵەکان و ئامانجەکانی رووسیا لەم شەڕەی ئۆکرانیادا زۆرن لەسەر هەردوو ئاستی ناوچەکە و جیهانیش، بەڵام کیێڤ وەک دەڵێت ئامانجەکانی رووسیا هەرچیەک بن ئۆکرانیا لەسەر هەڵوێستی نەگۆڕی خۆی سوورە. Україна не здалася, не здається. ئۆکرانیا خۆی بەدەستەوە نەداوە، خۆشی بەدەستەوە نادات، هەرگیز خۆی بەدەستەوە نادات. ئێمە ئامادەین بۆ بواری دیبلۆماسی و چاومان لەسەر چارەسەری دیبلۆماتیە. جا تا ئەو کاتەی ئەم چارەسەریە بژاردە نەبێت، ئەوە ئێمەش وابەستەین بە داکۆچیکردن لە خاچی خۆمان دژ بە دەستدرێژیەکانی رووسیا. دکتۆرەرێک وەکو جەنابیشت دەزانی ینی دانوستاندن لەسەر ئاستی جیاواز بۆ چارەسەرکردنی سیاسیانەی ئەم قەیرانەی ئۆکرانیا کراوە، ینی ماوەی لەمە و پێش لە تورکیا هەردوو وەزیری دەرەوەی رووسیا و ئۆکرانیا کۆبوونەوە، بەڵام هیچ ئەنجامێکی ئەوتۆی نەبووە. بەڕای جەنابەت دەرفەتێک ماوەتەوە بۆ چارەسەری سیاسیانە یا چارەسەری ئاشتیانەی ئەم قەیرانە؟ بەڵێ ئەو دەرفەتە هەیە، بەڵام بەداخەوە یەکێک لە شتەهەرە گرنگەکان بۆ سەرکەوتنی دەرفەتی دانوستاندن ئەوەیە کە دەکەوێتە سەر ڕەوشی بەرە لەشکریەکان. ینی لە چەند ڕۆژی داهاتوودا لە ماوەیەکی کوردیان زیاتردا ئەگەر بینیمان هێزەکانی رووسیا نەیانتوانی هەنگاوی زیاتر بچنە پێشەوە و هێزە سەربازیەکانی ئۆکرانیا ڕێگەیان گرت لە هەر بەرەو پێشچوونێکی رووسیا، ئەوە پێم وایە ڕێبەرانی مۆسکۆ و خودی ڤلادیمیر پوتینیش دەکەونە هەوڵی دۆزینەوەی ڕێگەیەک بۆ دانوستاندن و وەهاش خۆیان نیشان بدەن کە سەرکەوتون و ئۆکرانیاش جێدەهێڵن بەبێ دانانی هیچ مەرجێک بەسەر ئۆکرانیاوە. تا ئێستاکە مەرجەکە خۆبەدەستەوە دانی ئۆکرانیا بوو و ئەو مەرجانەی رووسیا دایناون جێبەجێ ناکرێن و هەرگیز جێبەجێ ناکرێن.
بەڵام ئەگەر نەبێت ئەم درێژە کێشانی ئەم شەڕە ینی بەرەو کوێ دەڕوا. هەندێک بژارە یان گەر بتوانم وهای ناودێر بکەم شیانی هەندێک سیناریۆ هەن بۆ ئەم قەیرانە. یەکێکیان بەداخەوە شەڕێکی درێژخایەنی بەردەوام دەبێت و لەوانەشە چەند مانگێک یان چەند ساڵێک بخایێنێت. لێرەدا پوتین دەتوانێت شەڕێک یان دوانی ئەم جەنگە بباتەوە و دەست بگرێت بەسەر ژمارەیەک شار و شارۆچکەدا، بەڵام ناتوانێت جەنگەکە بباتەوە و لە وڵاتێکدا کە ژماری دانیشتوانەکەی زیاتر لە 40 ملیۆن کەسە و فرە پێکهاتەشە. ئێمە ئەزمموی ئەمریکامان هەیە لە عێراق و ئەفغانستاندا و نیشانی داوین کە ناتوانرێت ناوچەکان یان شوێنە جیاوازەکان بە تەواوەتی کۆنتڕۆڵ بکرێن. ئێستا ئەوە تا سەیری ئۆکرانیا بکە، سەیری خەڵکەکەی بکە، سەیری ورە و سووربوونی خەڵکەکەی بکە. ئەمانە هەمووی دەبنە هۆکاری وشکبوونەوەی سەرچاوەکانی پوتین. دووهەمیشان ئەوەیە دەشێت مۆسکۆ وەها خۆی بنوێنێت کە جەنگەکەی بردوتەوە، وەها خۆی نیشان بدات هەموو ناسیۆنالیزمەکانی کوشتووە و ئەو جاڕوو لە خەڵک دەکات و درۆیان بۆ دەکات و دەڵێت هاوڵاتیانی رووسیا ئەرکەکەمان تەواو بوو، کۆتایی پێهات، جەنگمان بردە و ئێمەش سەرکەوتوو بین و جەنگ کۆتایی پێهات. وڵاتی چین لێرەدا دەتوانێت چی بکە؟ من بۆ خۆم پێم وایە هەفتەی ڕابردوو بوو تارێکی تۆماس فرەدمەنم خوێندەوە دەڵێت تەنها چین دەتوانێت ئەم شەڕە ڕابگرێت. بۆ ئێستا بێگومان ڕایەکی دروست و تەواو و ڕایەکی گونجاویشە. وڵاتی چین دەتوانێت لە بەرزکردنەوە و لە نزمکردنەوەی ئاسی قەیرانەکەدا کار بکات، بەڵام لێرەدا ڕاستێکەیە کە هەموو شتێکەوتۆتە سەر خودی ڤلادیمیر پوتین. پوتین کەسێکە کە بە سیاسێکی پیر دادەنرێت و بیرۆکەی خۆپەرستانە لە مێشیدایە، دووچاری نەخۆشی سەرسامبوون بە خۆی بوو و خۆی بە مەزن دەزانێت. هەندێک مەترسی نالۆجیکیانەی هەیە، هەروە سەر و سەوداکردن لەگەڵ کەسێکی وەک پوتیندا قورسە و هیچ پێشبینیەکیشی لەسەر ناکرێت. هیچ لۆژیکێک یان ڕەوش و مەرجێک کاریگەریان نابێت بەسەر بیرکردنەوەکانیەوە مەگەر تێکشکاندنی لەشکرەکەی نەبێت لە ئۆکرانیا. هەر بۆیەشە بڕوان بەوەیە زیانە لەشکرەکانی رووسیا لە ئۆکرانیادا دەبێتە فاکتەری سەرەکی بۆ ئەگەری ئاشتی و ئاشتێکی خێراش لە ناوچەکەدا. هەروەکو لە سەرەتای بەرنامەکە جەنابەت ئاماژەوە بەوە کریانی پوتین بەنیاز بۆ لە ماوەی چەند ڕۆژێکە کۆنتترۆلی تەواوەتی ئۆکرانیا بکە، بەڵام تا ئێستا نەیکردووە. جا پرسیارەکە لەوەدا ئایا ئەکرێ ئەمە بە شکستی لەشکری رووسیا دابنرێ؟ وەک ئەوەی لە زۆرێک لە راپۆرتەکاندا دەیبینین ئاماژەی بەرایی هەن بۆ شیانێکی زۆری شکستی لەشکری، یانیش لەوانەیە بکەوتنە ناو داوێکەوە لێک بدرێتەوە کە ئیتر ئەو هێزە سەربازیانە نەتوانن هەنگاوی تر بنێن و وەهاش بکات پوتین پێویستی بە کەرەستە و کەلوپەلیش ببێت، پێویستی بە ناونووسکردنی خەڵکی تر بێت تا بکرێنە سەرباز. رووسیا هێندە خەڵکی نوێی نییە تا بکرێنە سەرباز و دەشێت ئەمەش وەها بکات پوتین داوای شێوازێکی تری سەربازی بکات و خەڵکی تەمەنی 18 بۆ 35 ساڵ بگرێتەوە و بێندرێن بۆ شەڕ لە ئۆکرانیا. ئەگەر ئەوەش بکات ئەوە لە ناو کۆمەڵگەی رووسیادا ڕوبەڕووی پەرچەکەدارێکی بەرچاو دەبێتەوە، چونکە خەڵک نایانێ بچن لە ئۆکرانیا شەڕ بکەن. ئیتر ئەوە بیرکردنەوەکانی کەسانی وەک پوتینە و هەر بۆیەشە لەو بڕوایەدام ئەمە کەوتنە ناو داوێکەوەیە کە دەشێ شکستی لەشکری بە دوای خۆی دابێنێت و ئەو شکستەش تەنها فاکتەرێکە وەها بکات پوتین وابەستەی بڕیارێکی ژیرانە بێت و ئەم شەڕە ڕابگرێت. لەوەتایی ئەم شەڕە سەپێنراوە لە ئۆکرانیادا دەستی پێ کردووە یەکێک لەو پرسیارانەی ئاڕاستی هاوپەیمانێتی ناتۆ دەکرێت بریتە بۆچی ناتۆ ڕاستەوخۆ یارمەتی ئۆکرانیا نادات. ئەم پرسیارە وەک ڕەخنایە و وەک گلەییشە لە هاوپەیمانێتی ناتۆ. ئێمە پێکەوە بەردەوام دەبین لەگەڵ هاوپەیمانەکانماندا لە ئەوروپا و پەیامێکی ڕوون و ئاشکراش دەنێرین، بەرگری لە هەموو ئینچێکی خاکی ناتۆ دەکەین لە تەواوی هێزی ناتۆ. ئێمە شەڕی رووسیان ناکەین لە ئۆکرانیادا. بەرەنگاربوونەوەی ڕاستەوخۆی ناتۆ رووسیا یانی سێهەم شەڕی جیهانی، ئەمەش ئەوەیە کە دەبێت ڕێ لێ بگرین. خەڵکی تریش وەک کاربەدەستانی ئەمریکا باسی دەکەن ڕێگەگرتنە لە هەموو ئامانجێکی تری کە ڤلادیمیر پوتین هەیەتی لە دەرەوەی سنوورەکانی شەڕی ئۆکرانیادا. پێویستە چاودێری ئەوەش بکەین کەم شەڕە فراوان نەبێت. ئەمان جێمە کۆتایی هێنانە بە شەڕەکە نەک فراوانکردنی وەکۆی بگاتە ناوچەکانی ناتۆ. هێندەی لە توانامان دەبێت دڵنیابین لەوەی درێژە ناکێشێت، دەنا خوێناویتر دەبێت و خەڵکی زیاتر بەشدار دەبن تایدا و بەڕوانینی منیش
وها دەکات چارەسەریەکان لە ناو ئۆکرانیا خۆیدا خۆشتر بن. لەو کاتەشدا کە کۆبوونەوە گەورەکەی ناتۆ کرا بۆ تاوتوێکردنی دانانی هەرێمێکی دژەفرین لە ئۆکرانیادا هاوپەیمانێتی ئەمبەر و ئەوبەری ئۆقیانوسی ئاتلانتیک لێرەشدا گلەی لێکرا. لە ڕاستیدا دانانی هەرێمی دژەفرین دەبێتە بەڕێنگاربوونەوەیەکی ڕاستەوخۆی نێوان ناتۆ و رووسیا. ئەمەش ئەو بابەتە نییە کە ئیستا تاوتوێی دەکەین. بەڵکو دەمانەوێت دڵنیابین لەوەی ئۆکرانیەکان دەتوانن بەرگری لە وڵاتەکان بکەن بە باشترین شێوە و چەکی وەک دژە تانک و هەروەها چەکی دژە ئاسمانی. کۆمەڵگەی نێونەتەوەیی لەو بڕواایەدایە وڵاتی چین دەتوانێت ڕۆڵێکی بەرچاو بگێڕە لە هێورکردنەوەی ڕەوشەکەدا بەپێی پەیوەندیەکانی نێوان بێژین و مۆسکۆ. La Chine a aussi des responsabilités. Elle est membre du Conseil de sécurité. وڵاتی چینیش بەرپرسیارەتی لە ئەستۆیە، ئەندامی ئەنجومەنی ئاسایشە، جابۆیە بەرپرسیارەتی پەرەسەندنی ڕەوشی قەیرانەکانی جیهانی لە ئەستۆیە. بە تایبەتیش لە ڕووی ئەو پەیوەندیە نیزەکەی سەرۆک پوتین و سەرۆکی چین هەیەە بە پێی ڕێکەوتنەکەی ڕۆژی 4 مانگی 2 نێوانیان. بەرپرسیارەتی لەسەر چینە و دەشتوانێت ئەو بەرپرسیارەتیە بەجێ بگەێنێت و فشار بخاتە سەر رووسیا. هەر چۆنێک بێ وڵاتی چین وەک دەڵێ هەوڵی خۆی دەدا بەڵام هێشتا نازانرێ ئایا ئەو هەوڵانەی جێدەگرن یان نا. ئەم ڕەوشەی ئێستای ئۆکرانیا بە دڵنیاییەوە جێی نیگەرانیە. پێویستە ئەو پەڕی هەوڵ بدرێت بۆ پشتیوانی رووسیا و ئۆکرانیا تا بتوانن سەختیەکان تێپەڕێن و دانوستان بۆ ئاگربەست دەست پێ بکەن تا بگەنە چارەسەرێکی ئاشتیانە. ئێمە پشتیوانی و هانی هەموو هەوڵێکیش دەدەین بۆ چارەسەری ئاشتیانی ئەم قەیرانە. ئەرکە بە پەلەکەی ئێستامان ڕێگریکردنە لە بەرزبوونەوەی ئاستی ئەم قەیرانە یان ئەوەی لە دەست دەربچێت. هاوڕاییکیش هەیە لەسەر ئەم بابەتە لە نێوان لایەنە پەیوەندیدارەکان و کۆمەڵگەی نێو دەوڵەتیشدا. بەڵام بۆ تایوان ئەم ڕەوشەی ئۆکرانیا جێی دڵەڕاوچێ و دەشڵێت پێویستە تایوان ئامادە بێ بۆ هەر ئەگەرێک. ڕۆژی ئەم دوایەی ئۆکرانیا جارێکی تر بۆی سلماندینەوە کە بۆ پاراستنی وڵات هەرتەنها پێویست بە کۆمەڵگەی نێونەتەوەیی ناکات، بەڵکو یەکگرتووی هەموو هاوڵاتیانیش پێویستە. ئەم هەنگاوی پەرپێدانەی گیانی بەڕێنگاربوونەوە و داکۆکی کردنە، جێبەجێکردنی پرەنسیپی هاندانی ناوخۆیی و وابەستەییە بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمنان. دکتۆر ڕێگمادەمەشی باسمانە لە چین بوو لە کۆتایی بەشی پێشووی بەرنامەکەماندا دەمەوێت بزانم لە ئێستادا هەڕەشە و مەترسیەکان لەسەر تایوان چەندە وەکو بینیمان ئەوە تا تایوان خەریکی ئامادەکردنی خۆیەتی بۆ هەر ئەگەرێکی نەخوازراو. Chinese politicians are smart. ئەمە ڕەوشەکە لە ئێستادا جێی سەرنجە و دەشبێت بڵێم سیاسەتمەدارانی وڵاتی چین زیرەکەن، چونکە سەرەتا سەیری داڕمانی یەکێتی سۆڤێتی پێشوان کردو و ژمارەیەک وانەی لێوە فێربوون. ئێستاش سەیری بەرەنجامی لەکەوتەکانی شەڕی ئۆکرانیا دەکەن و لەمەشەوە وانەی نوێ فێردەبن سەبارەت بە تایوان. جا ئەگەر بڕیار و کردە و وەڵامەکانی جیهان زۆر بەهێز بوون، ئەوها دەزانن چ جۆرە وەڵامێک ڕوبەڕویان دەبێتەوە ئەگەر بێت و هەوڵی شتێک بدەن لە دژی تایوان. بێ لەمانش تایوان ئۆکرانیا نییە. تایوانیەکان خاوەنی هێزێکی ئاسمانی ئێجگار بەهێزن و زۆریش پڕچەکن. هەر بۆیەشە لەو بڕوایەدام ئەم شەڕی ئۆکرانیا وانەیەکی باشە بۆ ڕێبەرانی وڵاتی چین بۆ هەڵسەنگاندنی هەندێک لە پلانە دەستبەجەکان و واوچانێکی ژوەر بگرن بۆ دۆزینەوەی چارەسەرکردنیکی دیکە. جاشتێکی تریش هەیە، وڵاتی چین نایەوێت ئەوەی ئەمڕۆ لە ئۆکرانیا ڕوودەدات بیقۆزیێتەوە یان وەک ڕەوشێکی خۆش بیبینێت. ئەم باشە بڵین ئەمە هەر تەنها وەکو گریمانەیەک ئێمە باسیەکەین. ئەگەر هاتوو وڵاتی چین هێرشی کردێت سەر تایوان، هەڵوێستی ناتۆ هەروەکو ئەم هەڵوێستی ئێستایا بێکە لە ئۆکرانیا هەیەی. I'm not quite sure about NATO, but United States have a series of... تەواو دڵنیانیم لە هەڵوێستی ناتۆ، بەڵام ئەمریکا ژمارەی ڕێکەوتنی لەگەڵ تایواندا هەیە و تایبەتیشن بە بواری بەرگری. ئەمە پرسیارێکی قورسە لەسەر چۆنێتی وەڵامدانەوەی لەشکریانە و لەوانەشە لەسەر بەرنامە ڕێژەکانیش. دەزانین لە واشنگتنی پایتەخت پلان و بەرنامە هەن بۆ پشتیوانی لە کۆریای باشوور و هەروەها بۆ ژاپۆن کە هاوپەیمانی نزیکی ئەمریکان لە ئۆقیانوسی ئارام. هەر چۆنێک بێت وڵاتی چین دەڕوانێتە بەرەنجامە ئابوووریەکان. وەک دەزانین ئابووری چین کەوتۆتە سەر هەناردەکردن و ئەگەر بێت و زیانی گەورە بەردۆسەی هەناردەکردنی چین بکەوێت، ئەوە ژانی ئەو ئازارە بۆ وڵاتی چین زیاتر دەبێت بە بەراورد لەگەڵ هەموو شوێن و وڵاتێکی دیکەی ئەم جیهانەدا.
زۆر جار گوێمان لێ دەبێ هەم کاربەدەستانی ناتۆ هەم کاربەدەستانی ئەو وڵاتانش کە ئەندامن لە ناتۆدا ئاماژە بۆ دەکەن ئەگەر بێت و ناتۆ بەشداری ڕاستە و خۆ بکە لە شەڕی ئۆکراینادا ئەوە هیچ گومانێکی تیادا نییە کە سێهەم شەڕی جیهانی دروست دەبێت. بەڕای تۆ ئەوە دروستە ینی وڵاتانی جیهان بەرەوە دەڕۆن بکەونە ناو ئەو شەڕە گەورەیەوە؟ Well, people are not, basically, and I would say the Western Europe... جا خەڵک بەگشتی ئەمەی ناوێت. دەتوانم بڵێم ئەوروپای ڕۆژئاوا و وڵاتانی دەوڵەمەند و ئەمریکا و کەنەدا و وڵاتانی دیکەش زۆربەی هەرە زۆری خەڵکیش لەم جیهانەدا شەڕیان ناوێت و ئاشتی خوازن بەرەو ئاوەها شەڕێک بچن و زیاتریش باز لە قایلبوونی خۆیان دەکەن بە ژیان و دەژڵێن کە ژیان بە نەرمی بڕوات بڕێوە ئیدی بۆچی دەبێت بکەومە شەڕەوە. بەڵام بەداخەوە لە ئێستادا خەڵکیەکەن لە رووسیادا و دڵم ژان دەکات کە وەها دەڵێم خەڵکێکی زۆر هەن لە رووسیادا خۆیان بە جەنگاوەر دەزان و ڕەهەندی ناسیۆنالیزمی دەدەن بە شەڕ دەڵێن ئێستا کاتی شەڕە کاتی وەڵامدانەوەی و بڕواشیان بە پروپاگەندەکانی مۆسکۆ هەیە. مەخابن خەڵکانێکن کە دەتوانم بڵێم زۆرن بەڵام زۆرینەی خەڵک نین لە رووسیادا بەڵام زۆرن و زۆربەشیان کچ و کوڕی گەنجن پشتیوانی لەم داگیرکاریە رووسیا دەکەن لە ئۆکرانیادا و ئەمانە بە پروپاگەندەکانی مۆسکۆ چاواشەکراون. بەگشتی بەبێ هیچ گومانێکیش ئێمە شەڕمان ناوێت بەڵام حکومەت و ژمارەیەکی خەڵک لە رووسیادا بەداخەوە مەخابن ئارازویان لە شەڕە. دکتۆر بەڕای جەنابەت چ کارتێکی فشار هەیە لەگەڵ مۆسکۆدا بەکار بهێنرێ کە وا بکە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لەو بڕیارانەی پێشووی پاشگەز بێتەوە؟ Of course, we believe that those... بێگومان بڕوامان بۆیە ئەم ڕێشۆنە دارایی و ئابوووریانەی گیراونەتە بەر هێندە وێرانکردن کە بگوترێت کاریگەری خۆیان دەبێت لە هەفتەی یەکەم و دووهەمدا لەوانەیە هێندە ئەو کاریگەریانە دەرنەکەوت بن بەڵام ئەو تا دەبینین چۆن گرانی دروست بوو نرخی هەموو شتێک لە رووسیادا بەرز بۆتەوە. دارمانی نرخی ڕۆبڵی دراوی رووسیا دەبینین پێشبینیەکانیش بۆ ئابووری رووسیا ترسناکن و لە یەک ساڵدا ئابووری لە سەدا 15 داکشاوە بۆ لە سەدا 40 نرخ بە شێوەیەکی بەرچاو برز دەبێتەوە. ڕێژێ بێکاری زۆر بەرزە نەبوونی پەیوەندی لەگەڵ بانکی جیهانیدا ئابووری رووسیا لە زۆر ڕۆوە ڕوبەڕووی داڕمان بۆتەوە. جا لەوانەیە ئەم ڕەوشە خراپە هاندەرێک بێت بۆ دەستەبژێری فەرمانڕەوایی رووسیا یان ئەوانی بەرپرسیارن لە سیاست هەندێک بڕیاری دیاریکراو بدەن و بە شێوەیەک لە شێوەکان فشار بخەنە سەر پوتین و لە دەسەڵات لای بدەن. ئەمەش ڕێک ئەو شتەیە لە واشنگتن و لە بڕۆکسل و پایتەختەکانی ئەوروپاشدا باسی دەکرێت کەوەها چاوەڕوان دەکرێت کەسێک جێی پوتین بگرێتەوە. باشە دکتۆر ئەرگبەڕای جەنابە ئەمە کاریگەری سزاکان و کە جەنابەت ئاماژە و پێکردن بەڵام ئەم کاریگەریانە ئەکەوێتە سەر شانی خەڵک زیاتر یا سەر ئەو ڕژێمەی کە ئێستا پێی دەگوترێت فەرمانڕەوای رووسیایە؟ Well, we hope the impact will be on the regime. So far... جا هیوا دەخوازین ئەو فشار و کاریگەریە لەسەر ڕژێمەکە بێت تا ئێستاکە هێندەی ئەوەی من ئاگادار بم وەک باس دەکرێت لە پەیوەندیە تەلەفۆنیەکاندا و هەندێک دەڵێن هاوڵاتیانی رووسیا نەرمن و دەتوانن ئەم ڕەوشەش تێپەڕێن و وەک چۆن لە ساڵانی 90ەکاندا تیان پەڕاندووە یان لە ساڵی 2010دا هاوکاتی قەیرانی دارایی چۆن توانرا ژیانی ئاسایی بەردەوام بێت. جا ئەمە وەک ڕەوشێکی نواندنی نەرمی لێی دەڕوانرێت بەڵام بەشێکی رووسیایەکان بە شێوەیەکی تر لێی دەڕوانن. ژمارەیەک لە خوێندکارەکانم دەڵێن سیرکە ئەوە ئێران بۆ چەند ساڵە لە ژێر سزادایە و جا بە هەر شێوەیەک بێت ئێرانیەکان دەتوانن بەرگەی بگرن و پێڕاهاتوون. بۆ رووسیا هیوادارم سزاکان هێندە قورس بن کە دەوڵەمەندە گەندەڵەکان و دەستەبژێری رووسیا هەستی پێ بکەن و بە زووترین کاتیش کاریگەری دەستبەجێی هەبێت لە سەریان. دکتۆر دوا پرسیارم لەم بەرنامەیەدا چارەسەری درێژخایەن بۆ قەیرانی ئۆکرانیا چییە؟ وەستاندنی شەڕ و مۆرکردنێکی ئاگربەستێکی ئاشتیانە و رووسیا قەرەبووی ئۆکرانیا بکاتەوە بۆ ئاوادانکردنەوە چەندان ساڵ پێویستن و بڕە پارەیەکی زۆر زۆریشی دەوێت و هەروەش حکومەتێکی نوێ لە رووسیادا تا پۆتین لە دەسەڵاتدا بێت. ئەوە من هیوایەکی زۆر نبینم بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە. تەنها شتێک پوتین دەتوانێت بیکات درۆکردنێکی ترە لەگەڵ هاوڵاتیانی رووسیادا و بڵێت شەڕی ڕاگرتووە و لەشکر گەڕاوەتەوە و سەرکەوتوو بووین بەڵام بێگومان ئەوەش درۆیەکی ترە دەیکات. ئەو تەنها چارەسەری من دەیبینم ئەوەیە پوتین لە دەرەوەی دەسەڵات بێت لە مۆسکۆ. دکتۆرێک سپاس و پێزانینم بۆ بەشداری لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم.
ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵێ.